بەغدا بڕیاری لابردنی نەجمەدین کەریمی لە پۆستی پارێزگاری کەرکووک داوە. کوردیش ئەو بڕیارە ڕەت دەکاتەوە و پۆل سەردانی پارێزگار دەکەن و پشتگیری دەکەن، بۆیە هێشتا چارەنووسی پارێزگار دیار نییە و پێدەچێت چارەنووسی بەسترا بێتەوە بە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغداوە. هەرچەنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەسەڵاتی بەسەر پارێزگای کەرکووک بە هیچ شێوەیەک نییە و سەرۆک وەزیرانیش بە هیچ شێوەیەک دەسەڵاتی بەسەر پارێزگای کەرکووکەوە نییە، بەڵام کە شتێکیشیان هەبوو بێ لەگەڵ بەرپرسێک پێشتر وەزیر بێ شتێکی تر بێ بانگێکن لەوێ تومەتەکانە خەنەبەر پێشچای بۆی مەجای بدەنێ و شتە بێ، ئەمەش نەبووە. لابردنی پارێزگاری کەرکووک پەیوەندی بە ململانی نێوان هەرێم و بەغداوە هەیە کە هەرێم دەیەوێت بە ڕیفراندۆم کەرکووک ببات و بەغداش دەیەوێت بەهێز لە چنگی کورد دەری بکات. ئەوڵان ئەو دەسەڵاتە دەسەڵاتی پەرلەمان نییە، دەسەڵاتی ئیقالەکردنی بەڕێز پارێزگار ئەنجومەنی پارێزگایە و خودی عەبادیە، هەرچەندە عەبادی داوای کردووە پەرلەمانی عێراقش لەسەر داواکەی ئەو کردوێتی، بەڵام ئەمە دەبێ ئیستیناد کاتە سەر بەرگەی قانونی و یاسایی ئیقالەکردن، چونکە ئێمە دامان ناوە بە دەنگی میلەتی کەرکووک دامان ناوە. دوورخستنەوەی نەجمەدین کەریم لە پۆستەکەی پێدەچێت درزی ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا قوڵتر بکاتەوە، بەو پێی ڕەنگە ئەم بڕیارە دابڕانی ئیداریش لە نێوان ئیدارەی کەرکووک و بەغدادا دروست بکات. جارێ هێشتا نەگەیشتوتە واستەی کە بەغدا کتاب بنێرێ بۆ ئەنجومەنی پارێزگا و پارێزگا بڵێ ئێستا واژوو کتابی نووسراوی جەنابی پارێزگار ناخوات، بەڵام بگاتە حاڵەتە تەبیعی فەراغێکی گەورەی ئیداری لە نێوان کەرکووک و بەغایە دروستە بێت. تورکمان بە سوننە و شیعەوە پشتگیری بەغدا دەکەن و دژی گێڕانەوەی کەرکووکن بۆ سەر هەرێمی کوردستان، بەڵام کوتلەی عەرەبی سوننە گرفتیان لەگەڵ لابردنی پارێزگاردا نییە، بەو پێی لە خەمی داهاتووی پارێزگاکەدان. مسألة حل المجلس أعتقد سەبارەت بە پرسی هەڵۆشانەوەی ئەنجومەن من ڕابۆچوونێکی ڕاوێژکارێکی یاسایم بینی بازلەوە دەکات کە ئەم پرسە وەستاوە لەسەرەوەی ئەگەر لەسەر داوای سێ لەسەر چواری ئەندامانی ئەنجومەنەکە بێت. بە دڵنیاییەوە لەو باوەڕدا نیم هێندێک لە ئەندامان داوای هەڵۆشانەوەی ئەنجومەن بکەن. گرفتەکە ئەوەیە ئەمە بە ئاراستەیەک دەڕوات کە پشێوی دروست دەکات لە ئەنجومەنەکەدا. ئێمە چەند ساڵە کارمان لەسەر خوڵقاندنی برایەتی و ئاشتی لە نێوان هاوڵاتیانی پارێزگاکەدا کردووە. زۆر جار کەرکووک بە بۆمبێکی تەوقیتکراوی نێوان کورد و بەغدا ناو دەبرێت، لە ئێستادا خەریکە ئەو بۆمبە دەتەقێتەوە و وڵاتانی دنیاش لە خەمی پوچەڵکردنەوەی بۆمبەکەدان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.